دیگر بی خبر آفرین هر وقت دیگر می آوریم دیگر بی خبر آفرین هر وقت دیگر می آوریم کوتگر سوتم دیداری خنجی و اوای ملت بسر دستی بجی کوتگر سوتم دیداری خنجی و اوای ملت بسر دستی بجی دیگر بی خبر آوری هر وقت دیگر می آوریم دیگر بی خبر آوریم هر وقت دیگر می آوریم کوتگوپا داری زونی دشمنی البرزوخاو هر لپوکی تابنی کوتگوپا داری زونی دشمنی البرزوخاو هر لپوکی تابنی دیگر هی خبر آفرین هر وقت دیگر می آوریم دیگر بی خبر آوریم هر وقت دیگر می آوریم سڵاوێکی دووبارەتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ هەروەکات ئاگادارن بەرنامەی ئەم شەویشمان لەسەر بردومانەکانی ئەحزابی سیاسی کوردستان لە هەرێمی کوردستان لەلایەن سپای پاسدارانەوە و ئەترازەکانی ئێستای ئێرانە بۆ ئەم بەشە هاوڕێ ئەرەستو گەلەداری ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران کە لە پێشمەرگە دیرینەکان و یەکێک لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵەمان لەگەڵا هاوڕێ ئەرەستو زۆر بەخێر بێن. زۆر سپاس هاوڕێ ڕێزانی خۆشەویست هەر لێرەوە ڕێز و سڵام هەیە بۆ خانوادەی هاوڕێیانی گیانبەخروکە لەم بۆمبەران و ئەوانە کە کریا بە تایبەت ئەو سازمان و زەحمەتکێشانی کۆمەڵە و ئەوان و جەماعەتی حزبی دموکرات و پارتی ئازادی و ئەو ئۆپۆزیسیۆنهای مستەلەحی ئێرانی کە لەم جەریانە لەم بۆمبەران و ئەوانە کە هاوڕێیانێک کە گیانیان بەخت کردبووە و جەمعیتی لە هاوڕێیان کە زەخمی بووبن تەسلیدی خۆم عەرز دەکەم و هیوای چاکبوونەوەی ئەو ڕفیقانێکەوە برینیان وکە هەرچی زووتر چاکبنەوە بڕنە سەر کاروباری خۆیان. هاوڕێ ئەرەستو لە کاتی بمبارانەکەیەوە لە ئۆردوگا بوون چی ڕوویدا ئەم بمبارانە بۆچی ڕوویدا دلیلەوە چی بوو کە سپای پاسدارانەوە بنکە و بارگاکانی ئەحزابی سیاسی کوردی کردە ئامانجی پەحبادی و موشکی؟ بەڵێ هاوڕێ ڕێزانگیان لە ڕاستیدا ئەمە جمهوری ئیسلامی ئەوەڵجاری نییە بۆ ئەم حاڵەتانێکەوە بۆ مخالف وەزوسینی مستەلەحی ئێرانی کاتە ئامانجەکانی خۆی ئەوەیە کە بەرحاڵ بۆ لەناوبردنی ئەم حەزابگە لە وەختان لە هایەتەن هیچی پێ ناکرێت لەو بابەتەوە وەختەمانە بەڵام ئەوە بەحسێکی سیاسی هەڵگری بەحسێکی سیاسیە کە لە ڕۆژی خۆیەوە هەرتا ئیسەکە هاتکە جمهوری ئیسلامی ینی بەحسێکی سیاسی معتەبەر بکەین بەڵام ئەو کاتە و ساتە کە سەعاتی دە و چارەک و ئەوانە بوو کە ئێمە لە وردگای کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێرانە کە لەبین لەگەڵ هاوڕێیانە سەعاتی دە و چارەک و خەریکی کاروباری فعالیەتی ڕۆژانەی خۆمان و کاروباری ئۆرگانی خۆمان بووین کە دیارە خەریک کاروباری خۆمان بووین یەکسەرە دیارە هێرشەکان دەستی پێکرد بۆ ئوردوگای هاوڕێیانی کۆمەڵێ زەحمەتکێشان و هاوڕێیانی کۆمەڵێ شۆڕژگەر کە تقریبان زۆر بە ئێمەشەوە دوور نین ئەو وەختەمانە کە
دەستی کرد بە پەحباد و تەقەکردن و بە تۆ ئەرزکەم مەجموعی ئەوانە هێژی گرگە پێشتریشکە دیارەکە هەم ئێمە و هەم جەماعەتی سازمانی کوردستانی سازمانی زەحمەتکێشان و شۆڕژگەران کە ئامادەگاری کامەڵیان بوو لە ڕابطە لەگەڵ کە هەڕەشە و ڕەشەی کردبوو کە ئەو وەختەمانەکە دەوروبەری مرکزی ئوردوگاکانی کۆمەڵە چۆڵکەن بە خەڵکی وتوو بوو کە بەرحاڵ خۆتان دوورۆخەنە لە بارگەکانی کۆمەڵە بارگەکانی و خصوصینی مستەلحی ئێرانی ئەو وەختەمانە دیارە ئێمە ئەوە کە دیارە خەڵکی کە هاان لە دەوروبەری ئێمە تێکەڵاوی خەڵکی چین و وەختەمانە یارە بەشێک لە سیاسەکەی جمهوری ئیسلامی ئەوەیە کە ئێمە لەگەڵ خەڵکی باشوورە تەفرەقەی خۆی و کێشەهایی کە خۆی مەدە نەزەری دروستیگا خۆشبەختانەکە ئێمە بۆ خەڵکی دەوروبەر و خەڵکی ناوچەکە بۆ بەرپەرشدانەوە بە نسبەتی ئەو سیاسەتێک کە جمهوری ئیسلامی اتخاذی کردگا لەبەن ئێمە و خەڵکەکە بەسڵا جیاوازی دروستکات و وەختەمانەکە خەڵکمان لێهان بات و ئەو وەختە ئەمانە ئەوەی نەکرد پوچەڵ بوو خۆشبەختانە بە شایەتی ڕەفیقەکان و هاوڕانی خۆمان کە لەو ماوەکە ئەم تەقە و هەراوەز مشتە کردیا لێمە بە دەیان کەس تەماسی تەلێفۆنی لەگەڵ هاوڕێیانە گریاگەکە مە چی بکەین بۆتان یانەکانێ بۆ بوو شەڵکردنە بۆ بەرپەرشدانەوەی کە جمهوری ئیسلامی کردی کە بە نسبەت ئەوەی خەڵکی باش و لێمە هاان بە نەیتوانی خۆشبەختانە ئەوە لەو بابەتەوە ئێمە لەو ساعتانە کەوا بووی نۆختەمان بەرحاڵ ئەو منتەقەیە کوتا لە جەماعەتی کە هاوڕێیانی زەحمەتکێشانی شۆڕگر و ئەوانە ئێمەش بەرحاڵ بە اقدامات خۆمان کرد و ئەوێش هەر پلەوە کە ئەوە بکە ئێمەش خۆمانمان ئینزا کرد و ئامادە باشی کامەڵ بووین و ئەوان ئیتر بەرحاڵ ئێمەش ڕەفیقەکانی خۆمان چون بە دەمیانەوە خەڵکی منتەقەکە خەڵکی دەوروبەر هەمووی بەرحاڵ چون بە دەمیانەوە ئیتر خۆشبەختانە هیچ زەرێکی گیانیان نەبوو ئەوانە هەوڵە ڕێزانگەن بەرحاڵ من بەحزۆرە سیاسی من لە خزمەتم فەرموو هاوڕە ئێرەست و پەیامتان بۆ خەڵکی کوردستان چییە؟ بەڵێ باڵێ بەسەر چاو ڕاستیەکەی ئەوەیە کە ئێستا ئەو احترازاتانی کە لە جامعەی ئێران و کوردستانە شکلی گرگا بە دلیلی ئەوەی کە هاوڕێ ژینا کە بەرحاڵ کە لە سەفرێکە ئەڕێ بۆ تاران و ئەو وەختەمانەوە مشکلی بۆ دروستێ گیانی وەختەکات و وەختەمانە ئەوە بجارەقەیەک بوو چەخماخێ بوو بۆ ئەوەی کە خەڵکی ئێران و کوردستان بە خەڵ معروف هێژێکە بە یەکەوبوون و انقلابێکی یا احترازاتێکی هەمەجانبە لە ڕابطە لەگەڵ ئەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی ئیکسپایر بووگە ئیتر ئەمە چەخماقی بجرەقەی بووکە بۆ ئەوەی کە اتحادی خەڵکەکە متحدبوونی خەڵکە لە ڕابطە لەگەڵ ئەوەی کە خەڵکی ئێران و کوردستان بە یەکە و لازم و منزوبەی یەکەن خەڵکی کوردستان و خەڵکی ئێران بە یەکە و ئەتوانن بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی هەوڵ بدەن و تەلاشکەن کوردستان بەبێ ئێران لەوانەیە هیچی پێ نەکردی ئێرانیش و کوردستان چونکە کوردستان ڕاستیەکەی جبهەیەکی مقاومەتە سنگری مقاومەتە سنگری مبارزە سنگری پێشکەوتووە سنگری ئازادی خوازیە کوردستان هەمیشە ئەولەویەتی بگە کوردستان هەمیشە وڵاتێک بووگە کە دەوروبەری خودی ئێران یانێ لە شارە گەورەکانەوە بیگرە چاوی لە کوردستان کردگە پەیامەکەی من ڕاستیەکەی ئەوەیە کە بێکەوبوون اتحاد بە یەکەوبوونی ئێمە ئەتوانێ نظامی جمهوری ئیسلامی سەرنگون کاتەوە پایەکەم ئەوسەکە لەم عەرسا بە یەکەوە بین و هاودەنگ و هاوڕەنگ بە یەکەوە بتوانین جمهوری ئیسلامی بڕوخنین و لە ناوی بووین زۆر سپاس هاوڕێ ئەرەست و گەلەداری بۆ بەشداری لەم بەرنامەیە زۆر سپاس بۆیش کە ئەم دەرفەتانە بۆ خوڵقاند و ئەوانە زۆر سپاس لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس دەکەم بەڵێ ئازیزان ئێستاش هاوڕێ نسان نەودینیانمان لەگەڵا هاوڕێ نسان زۆر بەخێر بیت زۆر سپاس بۆی کە داوەتەکەمانە قبول کرد زۆر سپاستانەکە منیش سڵام عەرزەکەم لە خەمەتی خۆتان و هەروە بینەرانی ئەم بەرنامەوە تەشەکورەکەم کە منتان داوەت کرد هاوڕێ نسان ئاگاداری ئەو زاعاکە هەن کە
زیاتر لە 11 ڕۆژە کە شارەکانی ئێران هەموو خڕۆشاوە بەهۆی قەتڵی مەحسا ئەمینی کە سەرەتاکەی ئەمە بوو بەزێسە شعارەکانیان گۆڕیوە. نەمانی جمهوری ئیسلامی ئاگاداریەوە هەن کە هەر دوێنێ سپای پاسداران مەقڕەکانی ئەحزابی کوردی لە هەرێمی کوردستان کردە ئامانجی پەهپاد و موشکی. لەم بینە تا ئاخرین ئامارەکە بەدەستمان گەیشتە 13 کەس کوژراون و زیاتر لە 58 کەسیش بریندار بوون. ئێوە چیتان هەیە لەسەر ئەمانە؟ چ قسە و باسێکتان هەیە؟ فەرموون. خۆ ئەمە حملاتێکی وحشیانەیە کە حکوومەتی ئیسلامی تحتی فەرماندەهی خامنەیی ئەنجامێدا. مەسەلەکەش کامەڵەن وازەحە. ئەم حملاتە کە بۆ سەر مەقەڕاتی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردستانی عێراقا کراوە قەتعەن لەسەری ئیبرازی قودرەت و قودرەتمەندبوونی حکوومەتی ئیسلامیۆ نییە، بەڵکو سیاسەتێکە کە ئێوێ ئێترازاتێکی زۆر کوبەندە و شەعفەنگیز و شۆڕژگێڕانە کە ئەوڕۆ لە شارەکانی ئێرانە و لە کوردستانە هالە جریانە زێهنی مردم بەرەو مەرزەکان بەرەوەم ئەحزابە و بەرەو ئەم عملیاتە جنایەتکارانە و ترۆریستیە متەوەجە بکە. قەتعەن ئێمە هەمومانەزانین ئەمە ئەوەڵین بار نییە و بارها ئەم کارەی کردووە و ئەم حملاتێ ئەنجام داوە. ئەم جارە بەتایبەت زۆر مستەسەلتر و زۆر زەبوونانەتر دەستی داوەسە ئەم حملاتە و قەتعەن هەر بارێکیش کە ئەم کارێ کردووە لەگەڵ جوابی کوبەندە و شۆڕژگێرانەی کۆمەڵانی خەڵکا ڕوبەڕوو بووە. بەتایبەت ئەم جارە جوابەکە دوو بەرابەرە. ئێمە لە 28 شەهریوەرە بەرابەر بە قەتڵی مەحسا ئەمینی دەستماندا بە ئاعتراز. دەها ئاعترازی شورەنگیز و شۆڕژگێرانە لە شارەکانی ئێرانە، لە تارانە، لە شماڵە، لە جنوب، لە شەرق، لە غەربی ئێرانە وجودی هەیە. شارەکانی کوردستان بوونەسە مەحەلی ئێترازاتێکی زۆر شۆڕشگێرانە کە جمهوری ئیسلامی هەراسی لێ هەیە و بە دوای ئەوە بە دروست بە فەراخانی ئەحزاب ئێتسابی 28 شەهریوەر ئەنجام بوو کە ئێتسابێکی زۆر قودرەتمەند بوو کە میلیۆنها نەفەر لە مردمی کوردستان و مردمی ساکنی مناتقی غەربی ئێرانی بە یەکۆ متحد کرد و ئەمە هەزینەیەکی زۆر گەورە بوو بۆ حکوومەتی ئیسلامی و بە شۆن ئەم ئێتسابە و هەمزەمان لەگەڵ ئەم ئێتسابە هەر ئێستا ئێترازاتێکی کوبەندە وەک ئشارەمان پێکرد وجودی هەیە و مردم مەیدانی مبارزە دش بە حکوومەتی ئیسلامی، ئێتراز بە قەتڵی مەحسا ئەمینی، دش بە ئاپارتایدی جنسی و بۆ نابودی حکوومەتی ئیسلامیان وێڵ نەکردووە ڕۆژ بە ڕۆژ گەشەترە سێنێت و ئێترازات لە دەرەوەی وڵات میلیۆنی ترە بێ. هەر ئێستا ئێمە لە دانشگاکانی ئێرانە شاهدی زیاتر لە 50 ئێتساب لە دانشگاهای شارهای جۆراوجۆری ئێرانە هەیە کە دەستیان داوەسە ئێتراز. هەر ئێستا ئێمە شاهدی لیستێکی چەند سەد نەفەرین لە کەسگەری مەشهور لە شەخسیەتەکانی هونەری، ئەدەبی، شاعر و نویسەندە و هونەرمەند و وەرزشکار کە لە ئێترازاتی کۆمەڵانی خەڵک و لە مەحکومکردنی قەتڵی مەحسا ئەمینیە هاتوونەسە مەیدان. ئەم ئێتحادە و ئەم ئەکسڵ ئەمەڵانە و ئەم ئێترازاتە کوبەندە کە ئەوڕۆ لە شارەکانی ئێرانە وجودی هەیە بە نەزە من بێوێنەیە و ئەمە هەراسێکە کە جمهوری ئیسلامی کردوویە مستەسلی کردووە و لە سەری زەعف و زەبوونیە و حمڵاکات بە مەقەڕی ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە کە مەحکومە و ئەمەڵێکی جنایەتکارانە و ترۆریستیە. هاوڕێنستانەوە چ پەیامێکتانەیە بۆ خەڵکی کوردستان؟ پەیامی ئێمە ئەوەیە کارواکە ئەعلامان کردووە بە ئێتسابی ڕۆژی شەمە 9 مێرمان پەیوەست بن، هەروواکە خۆیان داوایان کردووە، هەروواکە خۆیان ئەم خاستە کە لە ئێدامەی ئێترازاتە بۆ گەشەکردن و متحدکردنی میلیۆنی کۆمەڵانی خەڵک
فراخان اعتصاب بدرێت و ئەم اعتصابە بە قدرەتمەندیەکی هەرچی زۆرترۆ هەر وەکو اعتصابی 28 شەهریوەری ئەو ساڵ وەکو اعتصاباتی شەهریوەری 97 ئەم اعتصاباتە بەرگوزار بێ نۆی مێهرمانگ شەمبە ڕۆژێکی مهمە بە ئێتراز بە پشتیا بە تەجەمع و ناڕزایەتی پەیامی ئێمە ئەوەیە حزبی کۆمونیستی کارگەری داواکەین لە تەواوی کۆمەڵانی خەڵک لەم اعتصاباتە بەشداری بکەن داواکەین لە کاریگەرانی شەهرەداری کە کەم نین جەماعەت چەند سەد هەزار چەند ده هەزار نەفەرین لە کوردستان و لە مەناتقی غەربیە کارگەرانی شارەداری بەم اعتصابە پەیوەست بوون معلمان کە هەمیشە ئۆلگویەکی زۆر شۆڕشگێرانە لە اعتصاب بوون دەرسی اعتصابیان بە کۆمەڵانی خەڵک بە جامعە لە سەتحی سەراسەریە و لە کوردستانە داوە لە چەند ساڵی ڕابردووە لەم تەجاربە کەڵک وەربگرنوە بەم اعتصابە پەیوەستن دانیشتووەکان کە ئێستا لە 50 دانشگا ئەم اعتصاباتە هەیە اعتصاباتی خۆیان گەشەدارتر بکەن فعالینی ژنان فعالینی کارگەری فعالینی کۆمەڵایەتی نەهادهای زیست محیتی تەواوی ئەوانە لە ئەوڕۆ تا ڕۆژی شەمە فراخانی جەمعی و شەخصی خۆیان بدەن و ئەلەنەن ئێلام کەن هەرواکە ئەوڕۆ ئێمە ئەو ڕۆژانە شاهدین کە سەدها نەفەر لە فعالینی عەرسەهای هونەری وەرزشی ئەدەبی خەریکن فراخانی شخصی خۆیانەدەن و پەیوەستە بن بە مبارزە و ئێتساب لە ئێرانە دەنەتیجە پەیامی ئێمەوەیە کە تەلاش بکەین ئێتسابێکی قدرەتمەند و تەجمعاتێکی پرشور تش بەم حکوومەتی ئیسلامی ئەنجام بدەین و سەحنەی سیاست و ئێتراز لە مەریوانە لە ئێرانە بەم دوو فاکتۆرە ڕەبتی پیا کردووە ئێتراز ئێتساب گستەردەکردنی ئێتساب تا سەتحی سەراسەری کە ئەو ڕۆژ وجودی هەیە ئێمە داوامان لە کۆمەڵانی خەڵک وەکو حزبی کۆمونیستی کارگەری ئێران ئەوەیە بەم ئێتسابە بەم مشەخەساتەوە لەم کۆمەڵانی خەڵکە لە کاریگەران ئەوەیە کە ئەم ئێتسابە محکەم بگرن و پێیوەست بن زۆر سپاس پێوە هاوڕێنەسان نەودینیان عزوی کۆمیتەی مەرکەزی حزبی کۆمونیستی کارگەری بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا منیش لە ئێوە تەشەکورەکە هەڕان ئێستاش هاوڕێ فەرهاد پاوەی ئەندامی حزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵا هاوڕێ فەرهاد زۆر بەخێر بن زۆر سپاس هاوڕێ ڕێزان مەمنون لەوەی کە منتان داوەت کرد من مەمنون کە ئێوە داوەتەکەیمەتان قبول کرد هاوڕێ فەرهاد قسە و باسەکانەوە هاوڕێیانتانە بیست ئێوە نەزەرتان چێ لەسەرم ڕووداوگەلەکە لەم ئەواخرە پێش هاتووە ڕوویداوە بەڵێ بەداخەوە جمهوری ئیسلامی هەر زمانێک تووشی زەعفێگەوێت و هەر زمانێک بەرامەدێکی توودەیی لە سەتحی ئێرانە و کوردستانە بوجودێ سعیەکە بۆ بەلا ڕێبردنی ئەو شۆڕشە ئەو جنبشە دەستدا بە یەک سری حرەکەتی تۆرۆریستی و بەداخەوە کە ئەم جارە بێ ئەندازە ترسنۆکانە و بێ ئەندازە بە جۆرێک ڕەحم بە مناڵی ناوسکی ژنەکانیشی نەکرد و مەدارسی مۆردی حەملەی موشکی و پمپاد و ڕاکتوانە قەراردا حرەکەتێکی کامەڵەن محکوم کراوە و داواکەن لە حکوومەتی هەرێم ئیجازە نەدا لەمە زیاتر جمهوری ئیسلامی ملهۆڕی کات و ئەحزابی کوردستانی مۆردی هجوم قەرار بات دیارە جێخۆیەتی من تەسلیەت بێژم بە تەواو ئەو گیانبەرکردوانەی چەند ڕۆژی ئەخیر و بە بنەماڵەکانیان و داوای چاکبوونەوەی بریندارەکانەکەم و هیوادارم ئەحزابی کوردستانی بە تایبەتی ئەحزابی کوردستانی یەک ڕێزی خۆیان حداقل استراتیژیکی نظامی بەرامبەر بە جمهوری ئیسلامی و تەبادلی ئیطلاعات بە یەکۆ سازمان بن کە لە مقابڵی ئەم حرەکەتە تۆریستانی جمهوری ئیسلامیە کەمتر زەربە بخۆین
هاوڕێ فەرهاد کۆمەڵە لەگەڵ چەندین حزبی سیاسی فەراخانێکی داگا بۆ ڕۆژی شەممە کە اعتسابێ سەراسەری کەفێتە ڕێگە لە کوردستان و شارەکان باقی شارەکان ئێرانیش هیوادارم کە پشتیوانی لێبن. چه قسێکتان لەسەرمە هەیە؟ دیارە کوردستان هەمیشە مردمی کوردستان هەمیشە دڵخۆش بووگەوە خاوەنی ئالترناتیڤە و هەمیشە توانیگە جواب بەو فەراخانەکە ئەحزابی کوردی بە تایبەتی کۆمەڵە داگیە بدەنەوە. ئێمە شاهدی چەندین اعتسابی بەو جۆرانە بووگین و دیگمانە خەڵک بەڕاستی شۆڕژگێڕانە هاتگنەمەیان و دقیقاً جمهوری ئیسلامی لەوە ئەترسێت. ئەم جارە جیالەوەی کە ژنان واردی عرسەی مەبارەزە بووگن و بووگن بە سەردەمداری ئەسان شۆڕشەکە شتێکیش کە جمهوری ئیسلامی لێ وحشەتی و دەستیدا بەم حرەکەتی ئەخیری تۆرۆرە ئەوەسە کە ئێران و کوردستان بە سەراسەری متحد بووگن و ئەو گەرەکیە ئەم اتحادە شێونێت بەم جۆرە بەرخوردانە بیشێونێ و نەیەڵێت ئەم یەک ڕێزیە یەک دڵیە بڕێتە بەرەوە. نهۆمی مهر ڕۆژێکە کە جمهوری ئیسلامی بەڕاستی لێ ئەترسێت و من ئمیدوارم بە اعتسابی شوێنهایەک نازانم بێژم کوێنە بەڵام ئەوەیە کە وا ئەچیتە سەرکار و ئەشێ بڕیت سعاتی ئەوە نەبڕیت و سعاتی ئەوە نەبیتۆ لە هەر جۆرێک کەس تحتیلی کەن و هەمگام واردی اعتراضاتی خیابانی بن و ئێمە ناوێ بە هیچ عنوان ئەو کارە بکەن کە خەڵک بگەڕێتەوە ناو ماڵەکانیان. نەزانم خەڵک شەکە دەوێ نزیک بە 78 کەس تایسە گیانی بەختکردگە هەزاران کەس زەخمی بووگن بەڵام جمهوری ئیسلامی هە لە ئاستانەی ڕووخاننا نۆی مهر ئەم اعتسابە سەراسەریە کە ئەحزابی کوردستانی داگیانە ئمیدوارم جواب خەڵک بە یەکڕێزی بڕێتە پای و جواوێکی محکەم بە جمهوری ئیسلامی بدەنەوە و ئەم حرەکەتە تۆریستی ئەخیریچیانە نیشان بدا کە وەرەی خەڵک نهات کە خوارەوە هیچ بەڵکە ڕق و تووڕەیی خۆیان بەرامبەر بە جمهوری ئیسلامی فرەترەوە بووگەچەوە. یەک چت بێژم دەڕابطە بەوە اعتساباتە دەرەوەی وڵاتیش بەڕاستی لە تەواو شارەکان و شوێنەکان و کشوەرەکانە خەریکن. هەر ئەمڕۆژ من بەلەوە تەگەوە گەرکمە تەماس بگرم مەجلسی ئەڵمان دانیشتنێکی بوو کە وەزیری خارجەی ئەڵمان ڕسمەن ئیعلامی کرد ئێمە ئەشێ تەک ئەوروپای متحدە قسە بکەن کە تەحریم اقتصادی بەرامبەر بە جمهوری ئیسلامی شەدیدتر کێنەوە دەڕابطە بەم سەرکوبی ئەخیرەکە لە ئێرانە کردیگە و ئەوە شتێکی زۆر مثبەتە. ئەوە ناشی لەوەسە کە تەزاهورات و ڕاپێمایایە کە لە دەرەوە خارجی کشوەرە کرێت تەئسیری خۆی دانیاگە و جمهوری ئیسلامی فرەتر ئفشا کریاگە. هەر بەو خاترە ئێمە شێ بەردەوام بین چ لە ناوە چ لە دەرەوە لە سەحنا بین کە بتانین ئاخرین شتانێک کە جمهوری ئیسلامی پێ پایبەندە لە دەستی بسێن و خەڵک بەڕاستی ڕزگاری بێ بەدەستیەوە. هاوڕێ فەرهاد ئەگەر ئێوە گەرەکتان بێت لێرە لە تەریقەم تەلەڤیزیۆن ئێمە ئەم پەخشە ڕاستەوخۆ پەیامێک بە خەڵکی کوردستان بدەن چێڵن؟ یەک ڕێزی یەک دڵی نەیەڵن هیچ نۆع تەفرەقەیەک بە هیچ شعارێکی تەفرەقە ئامیز ڕێزەکانیان لە یەک بپڕچێت و ئەو اتحادە سەراسەریە حفزکەن و نۆی مێرە لەو احتسابە سەراسەریە جواب بدەنەوە و نیشان بدەن کە جمهوری ئیسلامی ئتر ناوێت بمێنێت ئەم ارتجاعی 43 ساڵە کە وەسڵەیەکی ناجۆر بوو کشوەرەهای غەربی بەسەر ئێمە بەخاطر بەرژەوەندی خۆیان تەحمیلیان کرد لە دەستی بدێن و حکوومەت کەفێتە دەست حکوومەتی مردمی و حکوومەتێکی شۆرایی کە تەواو ئەقشاری مردم و تەواو ملیەتەکان تیا ئازاد بن و نجاتیان بێت لەو بەدبەختی کە تایسە تەکیا سەرۆکاریان بووگە. ئەوە پەیامی منە. زۆر سپاس هاوڕێ فەرهادی پاوەی عزیز بۆ بەشداری دەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوە عزیز کە وەختان لە اختیاری من دانا. سپاس دەکەم. عزیزان دوای ناوبڕێکی کورد دەگەڕمەوە لاتان.
چرخ کار، رمزی از تن زدن به استثمار. نیروی کارمان و بازوانمان نه نباید رود به یغماشان. کارگر متحد سوی پیکار، نظم سرمایه را کن نگونسار. تا به پاداریم نظامی نو، آزاد برابر جهانی نو. بشنو ای کارگر پیام من، عزمت استوار قدم در این رهنه. اتحاد کارگر متحد شو، کهنه ویران نما کن به پانو. شیپور کمون دمیده، تا پرولتار جهان یک سر خیزد و رها کند نوع بشر. یاد آن کمونارهای قهرمان، پرچمی سرخ از فراراهمان. چه دهیم ز دست جز زنجیرمان، فردا جهان ما راست بی گمان. بشنو ای کارگر پیام من، عزمت استوار قدم در این رهنه. اتحاد کارگر متحد شو، کهنه ویران نما کن به پانو. دانشجوی زندانی آزاد باید گردد، دانشجوی زندانی آزاد باید گردد. از خشکی ڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی مرکزی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ حەسەن زۆر بەخێر بن. زۆر سپاس هاوڕێ ڕێزان، ئەم کاتتان باش. سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتاندا. هاوڕێ حەسەن، ئەوەڵ پرسیارمەیەکە وەزعەتی هەرێم دوای ئەو بۆمبارانە کە دوێنێ چوارشەمە ڕوویدا، وەزعەتی هەرێم مایستە چۆنە؟ بڵێ لە دوێنێکەوە تەبعەن نیگەرانیەکی زۆر هاوکات لەگەڵ ئەتراز لە هەرێمی کوردستانی شایەیە. خەڵکێکی زۆر ناڕەزایەتیان دەربڕیوە، ڕووناکبیران، تێکۆشەرانی خەباتکار و سیاسی، چەپەکان، ژنان زۆر زۆر بە مەسەلەوە ناڕازین، معتەرزن و نیگەرانن. لە هەمان حاڵدا هەر لە دوێنێکەوە ئەتوانم بڵێم بە هەزاران کەس بە بارەگاکانی ئێمە و بە حیزبە سیاسیەکانی دیکە مراجعەیان کردووە، هاوکاری خۆیانیان نیشان داوە، ئامادەجیان دەربڕیوە بۆ هەر نەوعە پێویستیە کە ئێمە بمان بێت لە ماڵیانەوە، لە زیندەگییانەوە، لە ئامادەگی بۆ بەرگریکردنەوە، لە ئامادەبوون بۆ ئەوەی کە پێداویستی خۆراک و تەدارکات و هەر شتێک کە هێزی پێشمەرگە پێویستی پێێتی یا مەقەڕەکانی نەتەنیا ئێمە هەموو لایەنە سیاسیەکان پێویستێتی ئەوانەمان بۆ دابین بکەن زۆر زۆر بە ڕۆحیەیەکی باش و خەباتکارانە و هاوسۆزیەوە نسبەت بە ڕووداوانەی دوێنێ کە بەرخوردیان کردووە. لە خودی حکوومەتی هەرێمی کوردستان ئەترازیان کردووە بەم کارێک کە بووە، کە بە باوەڕی من کەم بووە. ئەترازێکە دەوڵەتی بەغا کردوێتی تونتر بووە، ئەوان سەفیری جمهوری ئیسلامیان بان کردو، ئەترازی توندیان پێ کردوون و پیان وتون کە ئەم ڕووداوانەتان لێ قبوڵ ناکرێت. لە ئاستی دەرەوەیشدا وڵاتانی اتحادیە ئوروپا، ئەمریکا، واقعی وڵاتەکانی دیکە دژەکردەوەیان بووە و ئەم ڕەفتارانەی کۆماری ئیسلامیان محکوم کردووە. تا ئەوەیشی بە ئەو ڕووداوەی دوێنێکە لەو نەوعی ئەمڕۆچی بووە، ممکنە بەشێر لە پرسیارەکە ئەوە بێت ئەمڕۆ لە منتەقەی زەرگوێز پەهباد بووە، جوڵیان هاتوون، بەڵام زۆرتر اکتشافی بوون بۆ عکسگرتن و تەسویرگرتن و ئەوانە بوون. دیارە نیشانی دەدا کە جمهوری ئیسلامی
لەوانەیە هەر بەردەوام بێ لەسەر ئەو تاوان و جنایەتی کە کردوێتی و لە داهاتووشدا ئیدامەی پێبدا. بەڵام لە دەرەوەی ئێرش لە لای کۆیە لە لای پردێ لە شوێنەکانی دیکە من ئاگدار نیم لەوەی کە شتێکی دیکە قەوما بێت هەرنەوەندە نەبێت کە دوێنێش پەهپادێکی ئێرانی لایەن فرۆکەیەکی ئەمریکاییە کەوتووەتە خوارەوە کە ئەویش دەلیلەکەی بە خاتری دیفاع لە حیزبەکانی ڕۆژهەڵات و ئەوە نەبووە، بەڵکو دەڵێن ئەم یەکەم ئەوەی کە شارۆمەندێکی ئەمریکایی لێرە کوژراوە بەدەست هێزەکانی سپا هەمیش پێیان وا بۆ پەهپادە کە هەڵساوە بەرەو هەولێرە چێ و مەترسی لەسەر هێزەکانی ئەمریکایی دروست کردو بۆ خستویانەتە خوارەوە. ئەوە دوایین زانیاریەکان بوو لێرە، بەڵام فەزای ئێرە بە نیسبەتی هەموو کاتێک زیاتر دژ بە جمهوری ئیسلامی و دژ بەو سیاسەتە تاوان بارانەیە کە ڕۆژی ڕابردوو لە عەلەی هێزە سیاسیەکانی کوردستان کردی. هاوڕێ حەسەن با بڕێنە سەر ناڕزایەتیەکانی ناوخۆی ئێران. ئەو ناڕزایەتی ئایا هەر بەردەوامە بەڕێی ئێوە ئەم کردەوەی ڕژیمە ئەتوانێ هەنگاوە بێ بۆەوە بێدەنگکردنی ئەو احتیرازاتە لە ناوەوە، چون پێم وا بێ هەر هەدەفیشەوە بوو. بڵێ تاو جێگایی بە ئاستی ئێران دەگەڕێتەوە. هەردوێنێشەوەکە لە چەندین شاری ئێران لەوانە لە تاران، لە مەشهەد، لە سنا، لە چەندین شوێنی دیکە ئەتراز و ناڕزایەتی بووە. نزیکەی 100 دانە لە دانیشگاکانی ئێران دانیشگاکانیان داخستووە نەچوونێتەوە سەر دەرس، بە سەدان مامۆستای دانیشگاکان و ئوستادی دانیشگا ئەترازیان کردووە، کلاسەکانی دەرسیان بەجێ هێشتووە. لە ئاستی ژناندا ناڕزایەتیەکان زۆر زۆر بەرینە و کەماکان هەر کەسێک هەڵدەسێ دەڵێ من مەحسام ئێمە یەک دانەکی ژۆڵەیەکی بە خوێنگەرمان لەدەست نەداوە، هەمومان تۆڵەسێنی ئەوین. لە ئاستی هونەرمەندان و لە سینماکاران و حتا تەنانەت کەسانێک کە تاکوون دوێنێکە چهرەی سینمای جمهوری ئیسلامی بوون لەناو ئەوانەشدا ئەتراز بووە. لە ئاستی فوتباڵیستەکان و ئەوانەدا ئەتراز و ناڕزایەتی و دەنگ هەڵبڕین زۆرە. کولەن ئەو فەزایە جمهوری ئیسلامی دەوێ وای نیشاندا کە خەوتووەتەوە، بەڵام بە دەلیلی ئەوەی کە ئەنترنێت بە تایبەت شەوانە ئەنترنێت قەتع ئەنترنێت نییە، هەرچی هەیە زۆرتر ڕۆژانە هەیە، دەنگەکان لە جێگای خۆی ناگات. ئەوە یەکێ لە هۆکارەکانە. بەڵام ئەو خەبات و ناڕزایەتیانە بەردەوامە. ئاستی کێشەی کۆمەلگای ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی چۆتە ئاستێکی دیکەەوە. بە باوەڕی من جمهوری ئیسلامی پێش ڕووداوی گیانبەختکردنی ژینا و دوای مانگرتنی یەکەمی کوردستان لە ڕۆژی دووشەمەی ڕابردوودا مەبەستمە یەکەم لەم فاستەی ڕۆژەیە تاکوونێ ئێستا ئەو ئاستی تەوازنی هێز ترازوی هێز بە زەرەری جمهوری ئیسلامی گۆڕدراوە و بە خازانجی خەبات و ناڕزایەتی ئێمە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران ئیدامەی هەیە. بەڵام جمهوری ئیسلامی هەوڵ دەدات بەو کردەوە ترۆریستی و جنایەتکارانەی کە دوێنێکە کردی وان نیشان بدا کە ئەوە لە دەرەوەی سنوورەکانن ناوخۆی وڵات تێک دەدەن لە سوورەتێکا بە پێچەوانەکەیەتی. ئەوە جۆش و خڕۆشی ناوخۆی وڵاتە کە جمهوری ئیسلامی ناچار کردووە بەوەی کە ئەو کارە ترۆریستیە بکات و وان نیشاندا کە لە دەرەوە هێزە سیاسیەکانی کوردستان خەریکن ئەو فەزایە دەگۆڕن. ئەمە هیچ حقەتێکی تێدا نییە و خەڵکی ئێرانیش ئەمڕۆ کە خەڵکی بە قەولی خامنەیی یەک دوو مانگ لەوە پێشخەڕانیی کردوتی خدای ساڵی 1401 هەموون خدای داهەیە 60 نه ممکنە خوداکەی ئەوانێکی یەک بێ، بەڵام خەڵکی ئێرانی 1401 خەڵکی ئێرانی داهەی 67 نییە، خەڵکێکی ڕاپەڕیوە، خەڵکێکی ناڕازیە و ئەم تاوانەش لە کۆماری ئیسلامی بە دڵنیاییەوە قبول ناکە. بۆیە جمهوری ئیسلامی دەیەوێ پێی وابوو دژەکردەوەیکی چەکداری ڕوودەدات بڵێ نەمانوت تەمامەتی ئەرزی ئێران لە خەتەردایە، خەریکن ئاسان جامعەی کوردستان بە قەولی خۆیان ئێمە دەزانی خەڵکی کوردستان و حتا بە حیزبە سیاسیەکانیشەوە هیچ لایانی خشونەت تەڵەب نییە، ئەوان خشونەت دەکەن بێ وان نیشانداکەوە ئەوانن بەوەی کە دژەکردەوەیکی بە شێوەیەکی دیکە بۆ مانگرتن کە خەریکین لە یەک دوو ڕۆژی داهات و دانیشانی بدەین، ئەوانە زۆر زۆر تەسیری لەسەر بیرروڕای عمومی دەبێت. من لام وایە ئەو خەبات و ناڕزایەتیانە ئەوەی کە جمهوری ئیسلامی کردی ئەمەیشی بە دژی خۆی هەڵدەگەڕێتەوە بە حکمی ئەو تاوانە، بە حکمی ئەو قوربانیە زۆرەی کە درا، بە حکمی ژنێکی حامیلە
کە منداڵەکەیان لەسکی دەرێنا و بەداخەوە منداڵەکە دەڵێن ماوە دەڵێن نەماوە ئەو ژنە حامیلەیە لەو ڕووداوەدا تێدا چوو چەند کەسی سیویل تێدا چوون بیر و ڕای جیهانی ڕوژاندووە دژ بە جمهوری ئیسلامی هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە کولەن خەڵک لە جمهوری ئیسلامی ناڕازین و باوەڕی من بە ئاسانیش لە دەرەوەی ئێرانیش کۆڵ نادەن ینی مەسەلەکەی تر ئێستا ئەوە نییە کە دەرەوەی کوردستان دیفاع لە کوردستان بکەن خەڵکی دەرەوەی ئێران هاو سۆزن لەگەڵ کوردستان بەڵام بۆ خۆشیان داخوازیانەیە مەسەلەی ژن تەنیا لە کوردستان نییە مەسەلەی بەهاییەکان لە کوردستان نییە مەسەلەی زانکۆکان لە کوردستان نییە مەسەلەی کرێکاران و بێمافی ئەوان تەنیا کوردستان نییە مەسەلەی داخوازهای گشتی و هێزی گەڕان لە کۆڵان و خیابانەکانە تەنیا مەسەلەی کوردستان نییە دەخالەتکردنی سوپای پاسداران و ئیتلاعات و هێزە ئەمنیەکان لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا بگیر و ببند و کوشتار تەنیا مەسەلەی کوردستان نییە ئەمانە گشتگیرە وی بە نیسبەتی هەمووی ئەمانە اعتراز و ناڕەزایەتی هەیە بربەرەکانەیە هەیە بە خەڵکی ئێران بۆ ئەوە هاتوونەتە سەر شەقامەکان کە ئەو داوخوازانەی کە 43 ساڵە کۆماری ئیسلامی بە ئاگر و ئاسن جوابیان پێداتەوە ئەمڕۆ کە بەو یەکگرتووەی خۆیان بتوان بە بەشێ لە ویست و داخوازەکانی ئەمڕۆیان بگەن و ئەوە بکەن بە پردەبازێک بۆ گەیشتن بە داخوازەکانی تریان و نەهایەتەن ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئەو ئاوات و ئارەزووەیە کە هەمومان خەباتی بۆکەین و بۆی تێکۆشی هاوڕێ حەسەن دوای بۆمبارانی سوپای پاسداران دوای ئەوەی کە بنکە و بارگاکانی ئەحزابی سیاسی کوردی لە هەرێمی کوردستان کردە ئامانجی موشەکی و پەهپادی و ژمارەیەک پێشمەرگە و خەڵکی سفیل کوژران و بریندار بوو فەزای سیاسی کوردستان چۆنە بینن تاو جێگایە بە ناوخۆی وڵات دەگەڕێتەوە دوای ئەو ڕووداوە و دوای گیانبەختکردنی ئەو پۆلە پێشمەرگە و ئەو خەڵکە کە زۆر بەداخەوەین هاو دەردین لەگەڵ بنەماڵەکانیان لەگەڵ گیانبەختکردووەکانیان هیوای باشبوونەوەی هەرچی زۆرتر بۆ بریندارەکان دەخوازین ئەوەی ڕاستی بێ فەزای کوردستان زۆر زۆر فەزایکی تووڕەیە جمهوری ئیسلامی پێی وابوو بە لێدان لە حیزبەکان دەتوانێت ناڕەزایەتیەکانی ناوخۆی کوردستان دامرکێنێتەوە پێی وابوو دەتوانێت خەڵک چاوترسێن کە پێی وابوو دەتوانێت خەڵک بێرێتەوە ماڵەکانیان ئێستا بەرعەکسە فەزاکە هەر جنایەتێک کە جمهوری ئیسلامی دەیکا خەڵک تووڕەتر دەبن هەر تاوانێک کە دەیکا خەڵک متحدتر دەکات دەستبردنی کۆماری ئیسلامی بۆ هەر حرەکەتێک خەڵکی ناڕەزایەتی لێ دەکەوێتەوە بۆیە خەڵک بە شدت تووڕن بە شدت ناڕازین بە شدت معتەرزن و ئەوە بە بەشێک لە سیاسەتهای سەرکوتکەرانە و وحشیانەی جمهوری ئیسلامی دەزانن بۆیە فەزای کوردستان زۆر زۆر ملتەهبە زۆر زۆر لە ناڕەزایەتیدایە و خەڵک زۆر متعسفن بەتایبەت بۆ تێکۆشەرێکی سیاسی ئێستا سەر بە هەر حزبێک ببێ بیر و باوەڕی سیاسەتی فکری ئەوە بە جێگای خۆی بەڵام کەسێک کە لە دەرەوەی سنوورەکانیشە و چەکیشی هەڵگرتووە بۆ خەڵکە جێگای احترام هیچ فەرقی نییە لەگەڵ تێکۆشەرەی کە ئەمڕۆکە لە شاری سنەیە دەستگیر کراوە بنیامێکی کرێکارە بنیامێکی معتەرزە مثلا کرێکارێکی وەکو کامرانی ساختمانگەر کە فعالێکی سیاسیە یا لە شاری شنۆ تعدادی گیانبەختکردووەکان زۆری کردووە ژمارەی گیراوەکان زۆر بووە لە شارەکانی دیکە فەزایەکی ئەمنیەتی لە مەریوان لە سەقز خەڵک دەستڕەسی بە ئینترنێت و بە هیچ شتێک نییە هەمووی ئەمانە خەڵک بە اعتراز بە جمهوری ئیسلامی و بە ناڕەزایەتی بە جمهوری ئیسلامی خویستەکانیان زیاتر دەبێت کینیان زیاتر دەبێت نفرەتیان زۆرتر دەبێت و ئومێدەوارین ئەو قین و نفرەتە لەم ڕۆژانی داهاتوودا بۆ مانگرتەی کە بانگەوازی بۆ کراوە جوابی مثبەتی خۆی وەربگرێتەوە هاوڕە حەسەن ئشارەتان بە مانگرتنەکە گرت زەرورەتی ڕاگەاندنی ئەم مانگرتنە چییە؟ ئەوەی ڕاستی بێت زەرورەتەکەی لەوە سەرچاوە دەگرێت کە جارێکی دیکە دوای زیاتر لە 10 ڕۆژ ململانێ و خەباتێکی یەکگرتوانەی بە ڕۆژ و بە شەو لە دژی جمهوری ئیسلامی ئێمە وەکو کۆمەڵە وەلایەنە سیاسیەکانی دیکە کە تەفاهممان کرد قسەمان کرد دانیشتمان کردووە پێمان وابوو جارێکی کە یەکگرتوویەکی پتەوترمان لازمە ئەمە با من بڵێم کە ئەم مانگرتنە بۆ کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکان نییە بەڵکو بۆ گواستنەوەی قۆناغێکی نوێ لەو خەبات و مبارزەمانە
کە مانگرتن بەشێکێتی اعتسابی عمومی بەشێکێتی ئێمە زۆر جار وتومانە لە هەموو ئینقلابات و ناڕەزایەتیەکانی دنیای شاوتراوە اعتساب مەدرسەی ئینقلابە اعتساب ئەو شوێنەیە کە لەوێ و بڵێسەکانی ئاوری ئینقلاب گەشە دەسێنێ اعتساب ئەو مەدانەیە کە وحدەت دروست دەکات اعتساب ئەو مەدانەیە کە ڕۆحی هاوگرتووی و یەکگرتووی و هاوخەباتی لەناو خەڵکی اعتسابیدا بەوجود دێنێت ئێوە تەماشا بکەن کرێکارانێکە لە کارخانەیەک دێنە دەرەوە اعتساب دەکەن دەرکەی کارخانەکەدا دەخەن چرخی تەولید ڕادەگرن پەیامێکی سیاسی دەنێرن بۆ دەسەڵات هەر دەسەڵات ئێرانی لێ دەرکە لە وڵاتێکی ئوروپایی وەکو سوئێد و نۆروێژ و ئالمان و کوێ و فەڕەنسا بێ جلیس خەزەردەکان کە ماوەیەکی توولانی هەر لە فەڕەنسادا بە خەبات و ناڕەزایەتیان پەیامی سیاسیان دەگەن اعتساب پەیامێکی سیاسیە لە عینی حاڵدا اعتساب ڕفراندۆمێکە لە بینی خەڵکی ناڕازی و دەسەڵاتێکی سەرەڕۆی سەرکوتکەردا لەو ڕفراندۆمەدا خەڵک کە لە ماڵەکانی خۆیان دانیشتن ینی نا جمهوری ئیسلامی تۆمان ناوێ تۆ لە کوردستان بێگانەی تۆ ڕەبتت بە خەڵکی کوردستان نییە تۆ هێزی سەرکوتکەری تۆ بە ئاگر و ئاسن بەسەر ئێمەوە دەسەڵات دەکەی ئەمڕۆکە ئێمە دوکانمان بازارمان مەدرسەکانمان کارگاکانمان بانکەکان ناوەندەکانی بەرهەمهێنان هەمووی دادەخێن و ڕای دەگەێنین کە ئێمە جارێکی دیکە بە تۆ دەڵێن نا ئەمە دووپاتکردنەوەی 12 فەروەردینی 1358 دووپاتکردنەوەی مانگرتنی یەکەمی 1970 97 و مانگرتنی دووشەمەی ڕابردوویژە و نیشانی دەدەین کە ئێمە عەزیزەکانی خۆمانمان خۆش دەوێ کوڕکچەکانی خۆمانمان خۆش دەوێ ژیناکانمان خۆش دەوێ ئێمە تەرەفداری ژیانین ئێمە تەرەفداری ژیانێکی شەرافەتمەندانەین و لە لایەکی دیکەشەوە بە خەڵکی دنیایشی نیشان دەدەین کە ئێمە هێزی خەڵکێکی پێشڕە و پێشکەوتو و ئەوڕۆیین خەڵکێکی متەمەدنین خەڵکێکی ئاگاهە خەڵکی کوردستان شێوەی خەباتێکی مەدەنیانەی سەردەمیانەیە و پێچەوانەیە و تەسەوراتی کە جمهوری ئیسلامی دەکە ئەم بزوتنەوەیە سەری بەدەرەوە نییە ئەو هێز و لایەنە سیاسیانە وابەستە بە دەوڵەتانی بێگانە و ئەملا ئەولا نین لەناو دڵی ئەو خەڵکەوە بە هەر فکرێتێکایانە و بە هەر ئاستێکە لە حمایەت لێیان دەکرێت و لایکی دیکەیشەوە مانگرتن سنتێکە کە چەپی کوردستان کۆمونیستەکانی کوردستان بەرەی سوسیالیستی کوردستان هەر لە چۆڵکردنی شاری مەریوانەوە هەر لە مانگرتنی شاری سنەوە هەر لە ناڕزایەتیەکانەوە هەر لە خەبات و ناڕزایەتی و ئەترازی کرێکاران و جوڵانەوەکانی دیکە کە لە کوردستان بووە ئێمە لایەنێکین کە بە شێوەیەکی متەمەدنانە داوخوازەکانمانمان تەرح کردووە خوازیاری بەڕێوەچوونیانین و ئامرازەکانی بەدەستگەیشتنی ئەو داوخوازانشمان هەر ئەو ئامرازە مەدەنی و ئەو ڕۆی و کۆمەڵایەتیەکان بۆیە ئەوە جمهوری ئیسلامیە کە خەڵکی کوردستانی بەرەو ئەو خشونەت و بەرەو زەبر و زەنگ و بەرەو مەقاومەتێکی مەشروع بردووە مانگرتن بەدیلی هیچ شکڵێکی دیکە لە خەبات نییە ئەشکالی دیکەی خەباتمان ناڕزایەتی شەوانە ناڕزایەتی ڕۆژانە داخستنی دووبارەی دوکانەکان هەر ئێستا لە شنوۆیە لە ئەرجە و چەند ڕۆژەدا هەر مانگرتنە خەڵک بە عنوانی ناڕزایەتی بە کوشتارەکانیان بە عنوانی ناڕزایەتی بە گیان بەختکردوەکانیان کە بەداخەوە چەندین کەس گیانی بەخت کردووە بە عنوانی ناڕزایەتی بە دەیان و بەودەی کە بە ئێمە گەیوە زیاتر لە 100 کەس لە شاری چکۆلێ و کوشتنەوە دەستگیر کراون بە ناڕزایەتی بە هەمووی ئەمانە خۆیان مانیان گرتووە بۆیە ئەمە لە واقعدا پێکهێنانەوەی وحدەتێکی دووبارە دوای ئەو ڕووداوانەیە و گەیاندنی دەنگی حەقخوازانەی خەڵکی کوردستان هەم بە خەڵکی ئێرانە بۆ پشتیوانی هەم بە ئەفکاری عمومی جیهانیە لە ئاسی دنیادا کە بزانم خەڵکە خەڵکێکی چەندە متەمەدنە چەندە مافخوازە چەندە بەرابەری خوازە بۆ یەکانی بە هەمووی ئەوانەیە ئەو مانگرتنە ئەو واتە و مانایی بۆ ئێمە هەیەوە پێشم وایە جارێکی دیکەش ئەم مانگرتنەمان سەرکەوتووە بێ. هاوڕێ حەسەن بەر لەوە بڕمە سوراغی بە سوالێتر هاوڕێکمان پەیامێکی هەناردووە نووسەتی تکایە کاتی خۆیەتی باسی دەستکەوتەکانی ئەو خەباتە پانوبەرینە بکرێ و لە ڕاستیدا لازمەوە بیر خەڵک بینەوە کە بۆچی دەبێ درێژە بە خەباتەکەیان بدەن. پرسیارێکی باش قسەیەکی زۆر ڕاستە من پێما بێگەر ئەو بینەرە بەڕێزە بۆ خۆی مەجای ببوایە خۆی ئەرزیابی بکردایە زۆر حتمەشتی باشیشی دەوت من پێما بێ یەکەم ئەرزیابیمان ئەوەیە کە جارێکی دیکە کوردستانێک کە ساڵهای پێ دەڵێن سەنگەری ئینقلابی ئێران
ئەم سەنگەری انقلابی ئێرانە بمانگرتنی ڕۆژی دووشەمبەی ڕابردوو جارێکی دیکەنێکی کە کردی و ئەو چەند ڕۆژەیش کە لە ئیدامەی هەر ئەو مانگرتنەدا لە سەحنەی سیاسیدا بووە لە شەقاما بووە نیشانیدا کە خەڵکێکی شۆڕژیێرە خەڵکێکی ئاگاهە خەڵکێکی مافخوازە ئەوە پێما بە دەستکەوتێکە دەستکەوتێکی ترمان ئەوەیە کە خەباتی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی ئێران جارێکی کە تێکەڵ کردەوە کوردستان جودایی تەڵەب و تەجزیە خواز و ئەو تەسەوراتەی کە جەمهوری ئیسلامی دەیدا ئەوە نییە و ئەوە ئەو تێکەڵیە بۆ ئێستەمان بۆ دوا ڕۆژمان بۆ بەدەستێنانی مافەڕەواکانی خەڵکی کوردستان لە مافە چینایەتیەکانیەوە لە مافە نەتەوایەتیەکانیەوە لە ئازادی دینداری و بێدینی لەو کۆمەلگایەدا لە هەمووی ئەوانەدا تەسیری دەبێت و تەسیری دەبێت لەسەر هێنانە سەر دەسەڵاتی حکوومەتێکی سکۆلار و غەیرە ئاینی طبعاً ئێمە وەکو لایەنێک بۆ حکوومەتێکی سۆسیالیستی تێکۆشین و دەسەڵاتی کرێکاران تێکۆشین بەڵام ئەگەر لە ئەگەری ئەوەدا توازنی هێز ئەوە نەبوو بەڵام دەسەڵاتێکی دیکەی سکۆلار بێتە سەر ئەو کۆمەلگایش معلومە ئێمە بۆ ئەوەی شتێک کۆشین و خەباتی بۆکەین بۆیە ئەو هاو خەباتیەشی دروست کرد لە ئاستی ئێرانە نیشانیدا کە نفرەت لە کۆماری ئیسلامی گشتگیرە مەسەلە ڕاستە ژینایەکی خۆشەویستمان لە دەستدا کچێکی جوانی 1001 ئارەزووی لە دڵیدا بوو بە تەمەنێکی 22 ساڵەیەوە بەڵام پێش ئەوەش بە دەیان ژنی دیکە لە قەسابخانەکانی جەمهوری ئیسلامیدا قەسابی کران بە بڕیاری خومەینی تەجاوزیان پێکرا بە قەولی خۆیان بۆی نەچنە بەهەشتە درۆینەکەی ئەوانەیان کرد بەڵام ئەو جۆش و خڕۆشە دروست نەبوو بۆ یەک مەرجی ژینایەک لە واقعدا شقارتەیەک بوو درا لە باروتی کە دەسەڵاتی جمهوری ئیسلامی دروستی کردووە و بێنزینێک بوو بەسەر ئاگرێکە ڕژا و ئەوەیش نیشانیدا کە ئەو یەکگرتوویەی لە ئاستی ئێرانە دروست کرد خاڵێکی کە ئەوەیە بە باوەڕی من تەوازنی هێز لە بینی کۆمەڵانی خەڵکی ئێران و جمهوری ئیسلامیدا گۆڕدرا دەستکەوتێکی گەورەیە کە ئەوە بۆ ئێمە بەدەستات خاڵێکی تر ئەوەیە کە هێزەکانی جمهوری ئیسلامی زۆر زۆر بێورە بوون لە شەقامەکانە ئەو فیلمانەی کە دێن ئەو ڤیدیۆیانەی کە دێن ئەو پەیامانەی کە تەنانەت لە ناو فەرماندەکانیان لە ناو بەسیجیەکانە هەر ئەو ڕۆژانە نامەیە کاتوێتە دەرەوە کە بە بڕیاری خامنەیی لە سەلامیەوە لە فەرماندەکانی سپاوە لە فەرماندەی ئیتلاعات و ناجا و هەمووی ئەوانیان کۆ کردێتەوە هەموویان لە زەمینی گیربوونی هێزەکانیان خەریکن قساکەن هەموویان لە بێورەی هێزەکانیان خەریکن قساکەن ئەمانە ئەو دەستکەوتن بۆ ئەو خەباتە خاڵێکی کە ئەوەیە دنیا هاتووەتە پشتمان ئەمڕۆ کە تۆ تماشای شەقامەکانی ئەوروپا بکەن ئەوە تەنیا ئێرانیەکان و کوردەکان نین خەریکن لە شەقامەکانە خەبات دەکەن و بەر کۆنسولگەریەکانی کۆماری ئیسلامی شوێنەکانی کاگرن بە هەزاران خەڵکی مەدەنی لە ئاستی ئوروپا و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و نیوزیلند و شوێنەکانی کە دیفامان لێکن هەر لەو تورکیەی کە بەدەست تاوانبارانێکی وەکو ئۆردۆغانەوە دەناڵێنێت جنایەتکارێکی وەکو ئۆردۆغان کە لە نەوعی خامنەی و ئەوانەیە لە ئیستانبول لە ئامێد لە شوێنەکانی دیکە هاتوونەتە سەر شەقام و دیفاع لە کوردستان و لە ئێران دەکەن لە ڕۆژاوایە کە کوبانیە کە شکستی داعش تێدا ڕقم لێدرا دیفاعمان لێکن هەمووی ئەمانە دەستکەوتە و تەنانەت لە ناو وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی و ئەوانە هاتوونەتە سەرخەت ئەو کردەوەی ترۆریستی دوێنێکی کۆماری ئیسلامیان محکوم کردووە ئەمانە هەمووی بە باوەڕی من ئەو دەرس و ئەزمون و دەستکەوتانەیە و لە ناو هێزە سیاسیەکانیشە کۆدەنگێکی دروست کردووە هاواهەنگی مەسەلەن هەر ئێستا ئێمە لەگەڵ ژمارەیە لە حیزبە سیاسی چەپەکان لە ئاستی ئێراندا لەگەڵ ئەو ناوەندی هاوکاریە لەگەڵ حیزبەکانی دیکە کە لە کوردستانە لە سەحنەی سیاسیدان هەمووی ئەمانە کۆدەنگێکی دروست کردووە هاوخەباتیەکی دروست کردووە کە بۆ خەباتی ئێستا و دوا ڕۆژمان گرنگە و بوونی خەڵک لە سەحنەی سیاسیدا ئەو دەستکەوتە گەورەیشە کە هیچ حیزبێک ناتوانێت سبحینە سەرڕۆیی پێ بکات کەس ناتوانێت بڵێ من حیزبی سەرەکیم ئەوی تر حیزبی ناسەرەکیە ئەوەشی خستووەتە پەراوێزەوە و ئەمڕۆ کە خەڵک بە چاوێکی یەکسان چاو لەوە دەکات و ئەوانە بە باوەڕی من ئەو دیکە ئێستا بە فکرم گەی بەشێکن لەو دەرس و ئەزمون و دەستکەوتانەی کە بە دەستمان هێناوە و دەبێ ئەم خەباتەمان ئیدامەی ببێ مانگرتنمان بۆ کۆتایی هێنان بە خەبات نییە بەڵکو شکڵێکی یەکگرتوویەکی زیاترە لەو خەباتەمانە دەبێت لە دوو بەیانیدا ئەوە نیشان بدێت. کاک حەسەن پەیامێتر هاتووە ئەڵبەت لە بین قسەکانتانە ئەشارەتان کرد یعنی ئەگەرەوە بینەرەمان گوێ لێدابێت جوا سوالەکەی وەرگرت بەڵام هەر ئەپرسم لەوانەیە بتانەوە چتی زیاتری پێزافەکەن و تویە بە بڕوای ئێوە ئاسەوار و شوێنەواری ئەو خەباتە لەم قۆناغەدا چەندە دەتوانێت پەیوەندی کۆمەڵانی خەڵک لە ئێران پتەوتر بکات؟
من پێم وابێت تا ئێستا ئەوەی کە لەسەر شەقامەکانە دەیبینین ئەو پەیامەیە. ئێوە تماشا بکەن، من دەڵێم هەر چاو لە دوودانە شاری ئاینی بکەن کە بە شاری مەسەبی لە ئێرانە ناسراون قوم. هەتا ئێستا قوم بۆچی هاتووەتە سەرکار؟ چاو لە مەشهد بکەن، تا ئێستا مەشهد بۆچی هاتووەتە سەر شەقامەکان؟ نەبوون یا کەم بوون، یا حتا ئەو پەیامەی کە خامنەی ئاماژەم بە جەلسەیەکی سەرانی سپا ئەوانە کرد لە پەیامەکەیدا لە قسەکانیدا کە لە زمانی ئەوە دەیکەن، دەڵێت دوای راپەڕینی ساڵی 79 و بە قەولی ئەو دوای ڕحلەتی ئیمامەکەیان تا ئێستا خەڵکی ئێران بەو ئاستە لە خیابانە نەبووە. ئەوە ترسێکە کە بەڕاستی ترسی مەرگەکە لە خامنەی نیشتووە. ئەلەو شەراتەیە کە ئەو کۆمەلگایە دەکوڵێ خامنەی جورئەت ناکابێت لەسەر تەلەڤیزیۆنیش قسە بکات. بۆچی؟ بۆ ئەوەی کە دووبارە شعاری مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر ئەسڵی ویلایەتی فەقیه و مەرگ بەر نظامی جمهوری ئیسلامی لە قسەکانی ئەو خەڵک تووڕەتر دەکات، چون لە پەیامەکانی لە قسەکانی لە هەمووی ئەوە نیشان دەبوویکانی ئەوە ئەو محسوولی ئەو خەباتەیە، محسوولی ئەو یەکگرتوویەیە و ئێمە دەبێ بیپارێزین بۆ خەباتی دوا ڕۆژمان لە گلێنەی چاو پێویسترە. ئەوە جارێکی دیکە مەجال دەبڕێ لەوە ژیان ئازادی بەری ئەوە دەگرێت کە جارێکی کە بەرەی کۆنەپەرستی ئاینی بێنەوە سەحنەی سیاسی و بکەونە حاشیەوە، جارێکی کە بەری ئەوە دەگرێت کە لایەنێک بە ناوی ئۆپۆزیسیۆن بوون و لە دەرەوەی وڵات و مەقنەعە سوورەکانی بێنێ بیکا بە سەنەدی دیلیەتی بۆ دوا ڕۆژی خەڵکی کوردستان و ئێران، بەری هەمووی ئەوانە دەگرێت. بۆیە ئەو خەباتە بە باوەڕی من زۆر زۆر گرینگە جمهوری ئیسلامی ترساندووە، وحشەتی هەر ئەو پەلەقاژەی کە دوێنێکە کردی خۆ ناتوانێت بە موشک بدا لە شاری سنە، ناتوانێت بە موشک بدا لە قوم، بە موشک بدا لە مەشهد. بۆیە کارن دەبێت ئەو دیو سنوورەکان بڵێ کێشەکە لەو دیو سنوورەکانەوەیە کاتوێتە ناو سنوورەکان، بەڵام کێشەکان لە پەنای بەیتی ڕاهبەریدایە، لە ناو سپای پاسدارandایە، لە گەشتی ئێرشاددایە، لە ئۆزارەتی ئیتلاعاتدایە، لە زیندانە خۆفناکەکانی قڕونی وستایی کۆماری ئیسلامیدایە، لە فەرهەنگی ئاینی تێکەڵی دین لە دەوڵەتدایە. ئەو خەڵکە بە هەمووی ئەوانە معتەرزن و خەباتکردن بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی یەکەمین هەنگاومانە، قەدەمی سەرەتاییمانە بۆ نەجاتبوون لەو دەسەڵاتە ڕەشەی کە کۆماری ئیسلامی 40 ساڵە و خەڵکی پێ ئاوە ماڵ و ژیان و هەموو شتێکیانی لەبین بردووە. هاوڕێ حەسەن، ئەرکی خەڵکی کوردستان سەبارەت بۆ ڕاگەاندنە کە کۆمەڵە و چەندین حەزبی سیاسی دیکەدایانە بۆ مانگرتنی ڕۆژی شەمە، ئێوە بەڕێی ئێوە ئەرکی خەڵکی کوردستان چیە بێت و پەیامتان چیە بۆ خەڵکی کوردستان؟ ئێمە ماوەیەکی زۆر کەممان ماوە بۆ مانگرتنە. ئەم شەو وەختمان هەیە لەگەڵ سبحینێ کە جومعەیە، ئینترنێتیش لە زۆر یەک لە شوێنەکانە قەتعە، بەڵام تەلەفۆنە دەستیەکان کارەکەن. ئەرکی خەڵکی کوردستان ئەوەیە کە ڕۆژی شەمە جارێکی دیکە کوردستان ببێتەوە بە هەوێنی یەکگرتووی بێ، ببێتەوە بە هەوێنی هاوخەباتی، پەیامی سەریح و ڕۆشنی خۆی بە هەموو ئێران ڕابگەێنێ کە ئەمە ڕفراندۆمێکی دیکەیە کە لە عەرزی 10 ڕۆژە ئێمە ڕفراندۆم دەکەین کە دەڵێن جمهوری ئیسلامیمان ناوێت. خەڵکی کوردستان دەبێ مطمئن بن ئەو پەیامە لە ئێران وەردەگیرێ و هەر شەوەکەی لە شەقامەکانی تاران و تەورێز و ئیسفەهان و شیراز و مەشهەد و شارە گەورەکان دەنگ دەداتەوە. هەر ئەو ڕۆژە و شەوەکەی دوای ئەوەی کە مانگرتنێکی یەکپارچەمان بەڕێوە برد لە سازمانی ملێل دەنگ دەداتەوە، لە ئیتحادیە ئەوروپا دەنگ دەداتەوە، لە کۆنگرێسی ئەمریکا و لە کۆنگرەی اتحادیە ئەوروپا دەنگ دەداتەوە، لە ناو ڕێکخراوە کرێکاری و جەماوەریەکان لە دەرەوەی وڵاتە دەنگ دەداتەوە، لە ناو ئەفکاری عمومی و بیر و ڕایگشتیدا دەنگ دەداتەوە. ئەوەی کە ئەمڕۆکە دنیا بێز لە جمهوری ئیسلامی دەکات، دنیا بە چاوێکی تاوان بارانەوە چاو لە جمهوری ئیسلامی دەکات، حاصلی ئەو خەباتەمانە. بۆیە دوو بەیانی ئەزمونێکی گەورەیە، کاتمان زۆر بەدەستەوە نییە. من هەر لێرەوە داوا لە هەموو فعالینی سیاسیەکەم، داوا لە هەموو تێکۆشەرانی خەباتکارەکەم، داوا لە هەموو ژنانی دژبەستەمەکەم، داوا لە هەموو دایک و باوکێک دەکەم. ئەگەر دەتانەوێ مناڵەکانمان وەکو ژینای لێنەیە، دەتانەوێت خوشک و براکانمان ئەو بەڵانیان بەسەر نەیە، دەتانەوێت تەجروبەی شوانەی سید قادری دووپات نەبێتەوە، دەتانەوێت تەجروبەی ڕامین و فێقەکانی دووپات نەبێتەوە، دەتانەوێت تەجروبەی مامۆستایەکی تێکۆشەری وەکو فەرزادی کەمانگەر دووبارە نەبێتەوە لە زیندانەکانە. وەرنە ئەو مانگرتنە بیکەن بە مانگرتنێکی گشتی. ئەوە پەیامی هەمومانە، پەیامی کۆمەڵەیە، پەیامی هەموو پێشمەرگە و کادر و ئەندام و هەروەها پەیامی ئەتوانم بڵێم زیندانیانی سیاسیشە، پەیامی ئەو کەسانەیە کە لە بەندیخانەکانی جمهوری ئیسلامی و دەنگیان نایەتە دەرەوە،
ناتوانن دەنگیان ڕابگەن پەیامی و کەسانەیە کە ئێستا ئینترنێتەکانیان داخراوە و ناتوانن ئەم پەیامە بگەێنن بە هەموو کۆمەلگای کوردستان بۆیە لێرەوە من دەبم بە دەنگی ئەوان دەبم بە داواکاری ئەوان لەم کاناڵی تەلەڤیزیۆنی ئێوە داوا دەکەم کە هەموو خەڵکی کوردستان بە تێگرا ڕۆژی شەممە لەو مانگرتنەدا بەشدار بین کەس نەچێتە سەرکار فقط ئەوەی کە نانەواخانەکان کە پێویستە بۆ بەڕێچوونی ژیانی خەڵک دەواخانەکان بۆ نیازمەندیەکانی ڕۆژانەی خەڵک ئەوانەی کە نەخۆشەکانمان خۆ کەسانێک کە پێویستیان هەیە نابێ ئەوانەیە بێ خەستەخانەکان ئەینا کوردستان دەبێت لەو ڕۆژەدا نیشانی بدا کە جمهوری ئیسلامی ناوێت ئەو پەیامی ئێمەیە و پەیامی دووپاتکردنەوەی چواردانە مانگرتنی تری تا ئێستەیە پەیامی بەردەوامبوونی خەباتمان بۆ ڕووخاندن و لە گۆڕنانی هێزگاری کۆماری ئیسلامیە. زۆر سپاس هاوڕە حەسەن ڕەحمان پەنا بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوە هاوکارانتان و ماندوو نەبن. زۆر سپاس بۆش. ئازیزان پەیامێکمان بەدەست گەیشتووە کە دەست بەسەرکرانی چالاکی کرێکاری کامران ساختمانگەرەکە بۆتانی دەخوێنمەوە ڕۆژی پێنجشەمە حوتی مانگی ڕزبەر چالاکێکی کرێکاری شاری سنە بە ناوی کامران ساختمانگەر لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر کرا بە پێ هەواڵی گەیشتوو هێزە ئەمنیەتەکان کاتژمێر 1 نیوەڕۆ هێرشیان کردوتە سەر ماڵی چالاکی کرێکاری شاری سنە کامران ساختمانگەر و بە ئەشکەنجە و ئازارەوە ناوبراویان دەست بەسەر کردو پاشان بۆ شوێنێکی نادیار گواستویانەتەوە بە هیوای ئازادی هەموو زیندانیانی سیاسی و هەروەها هاوڕە کامران ساختمانگەر. بەڵێ ئازیزان بەم جۆرە گەیشتنەوە کۆتایی بەرنامەی ڕاستەخۆیکی دیکە تا بە یەکەشتنوێکی دیکە ماڵاوە. تربيش دارجنا بدل كتن ام شريجيني ام بضارين بتربيش دارجنا ام باشي يا بري يا رشتا بيشي كوش لا تخوش ببينم در كرشي فاشيان بنير افدي شوان ببزم بربت دير كازور ايدينا خون اف نجي خيال اف ستر کارزگار بونه تور دیام بزر فکار گیرانه ویلاتی میشی همو جیانه دیام بزر فکار گیرانه ویلاتی میشی همو جیانه ام بکن شر دوری پاشن لیسر میں آلام لینی نزم بلنکن آلامه فرو فر بلنکن راكن علامة بر بجور أمري إيروخنن أم تبي درغنن رابكن